ئەمریکا و ئێران ڕێکەوتن لەسەر ئاگربەستێک بۆ ماوەی 2 هەفتە و لە ئەنجامدا سەرجەم هێرش و بۆردومانەکان ڕاگیران و ڕۆژی هەینی دانوستانی ئاشتی بە نێوەندگیری پاکستان بەڕێوە دەچێت. ئەو ئاگربەستە ئیسرائیلیەکانی تووڕە و نیگەران کردووە. یائیر لابید سەرکردەی ئۆپۆزیسیۆنی ئیسرائیل بە توندی ڕەخنەی لە بنیامین نەتانیاهۆ سەرۆکوەزیران گرت بەهۆی ئاگربەستە کاتیەکەی نێوان ئەمریکا و ئێران و ئەوەی بە شکستێکی سیاسی و ستراتیژی ناوبرد. دەژڵێت ئاگربەست لەگەڵ ئێران کارەساتێکی سیاسیە. سەرکردەی ئۆپۆزیسیۆنی ئیسرائیل لە هەژماری خۆی لە تۆڕی کۆمەڵایەتی ئێکس نووسیوێتی لە مێژووی خۆماندا کارەساتی سیاسی وا گەورەمان نەبینیوە. لە کاتێکدا بڕیار لەسەر کرۆکی ئاسایشی نیشتیمانی دەدرا، ئیسرائیل تەنانەت لەوێ ئامادە نەبووە. سەرکردەکەی ئۆپۆزیسیۆنی ئیسرائیل هۆشداریدا لەوەی ساڵانێکی زۆری دەوێت بۆ چاکردنەوەی ئەو زیانە سیاسی و استراتیژیانەی نەتانیاهۆ بەهۆی لە خۆباییبوون و کەم تەرخەمی و نەبوونی پلانی استراتیژی دروستی کردوون. جەختی کردەوە نەتانیاهۆ نەیتوانی هیچ کام لەو ئامانجانە بپێکێت کە بۆ خۆی دیاری کردبوون. لای خۆیانەوە میدیاکانی ئیسرائیل دژی ئاگربەستی ئەمریکا و ئێران بوون و هێرشێکی توندیان کردە سەر دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا و ناوبراویان بە گاڵتەجارێکی جیهانی ناوبرد کە ئێران ئەوەی ویستوێتی پێی کردووە. باسیشان لەوە کرد بۆ ئێران ئەوەی ڕوویدا تەنیا دەستکەوت نییە بەڵکو سەرکەوتنێکی گەورەیە. هەر لەو چوارچەوێدا ڕۆژنامەی مەعاریفی ئیسرائیلی بڵاوی کردەوە ئیسرائیل و ئەمریکا بە ڕێکەوتنێک لە جەنگ دەچنە دەرەوە کە ڕادەستبوونی استراتیژیە. بەو پێی دەستبەرداری زۆرینەی ئامانجەکانی جەنگ بوون و واقعێکی هەرێمەتی نوێی نەخوازراویان دروست کردووە. ڕۆژنامەکە هەروەها پێی وایە ئیسرائیل و ئەمریکا خراپ ئەم جەنگیان دۆڕاندووە و دەبێت باجەکەشی بدەن. هەرچی ڕۆژنامەی هائارتسی قەوارەی جوولەکەیە باسی لەوە کردووە ئیسرائیل ڕەزامەندی داوە لەسەر ئاگربەست لەگەڵ ئێران و ڕێزی لێ دەگرێت، بەڵام نیگەرانە لەو ڕێکەوتنەی پێشبینی دەکرێت واژوو بکرێت یان ئەو سیناریۆی کە تێیدا بەرژەوەندیەکانی لە بەرچاو ناگیرێت. هەر لە نێو ڕۆژنامەگەری ئیسرائیلدا ڕۆژنامەی یادیۆدە هرۆنۆت ئاماژەی بەوە کردووە ترامپ کاتی کڕیوە و ئیسرائیل نرخەکەی دەدات. دەژڵێت ئیسرائیل دوو نیگەرانی سەرەکی هەیە. ئەوانیش چۆن بتوانێت ترامپ قایل بکات کە پەلە نەکات لە هەڵگرتنی سزاکانی سەر ئێران و گێڕانەوەی پارە بلۆکراوەکانی ئەو وڵاتە. هەروەها چۆن ئەوەرکە بە ئەنجام بگەێنرێت کە سوپای ئیسرائیل لە لوبنان دەستی پێکردووە و دوورە لە کۆتایی هاتن.